کۆمەکی دارایی ئەمریکا بۆ ئۆکرانیا لە کاتی خۆیدا دەگاتە جێ. نزیکەی 14 ملیارد دۆلاری ئەمریکا بۆ یارمەتی لەشکری و مرۆیی ئەوەی کۆنگرسی ئەمریکا لە مانگی سێدا پەسەندی کرد و ئەو کۆمەکە نیمچە لە بن هاتووە. ئەم پاکێجە نوێیە گەورەیە لە کۆمەک بۆ ئۆکرانیا لەلایەن هەردوو پارتی دیموکرات و کۆماری ئەمریکایی پەسەند کرا بە کۆی 86 دەنگی ئەرێ بەرامبەر 11 دەنگی نەرێ. ئێمەی ئەمریکایی هەمومان بە دیموکرات و کۆماریەکانەوە ناتوانین خۆمان جێر بکەین لەو دەمەی ڤلادیمیر پوتین بەردەوامە لە شەڕەنگێزی دڕندانی دژ بە هاوڵاتیانی ئۆکرانی هاوکاتی ئەوەی پوتین نەخۆشخانە مەدەنیەکان و ئامانجەکان موشکباران دەکات و هەروەها منداڵان و کەسانی بێتاوان دەکوژێت. بەڵام کاتێک کۆماریەکان و ژمارەیەکی بەرچاو دژایەتی ئەم پاکێجی کۆمەکە دەکەن ئەوە بە تەواوەتی ئەو ئاماژەیە کە ئێمە ئاڕاستی دوژمنانمان لە دەرەوە دەکەین. هەموو ئەو 11 سەنەتۆرانی کۆماری بوون لەوانە ڕاند پۆڵ ئەوەی دەنگدانەکەی بۆ یەک هەفتە دواخست و گوتی بۆ ئەوەی حکومەتی ئەمریکا سەرپەرشتی باشتری ئەو کۆمەکە بۆ ئۆکرانیا بکات. هاوکات هەندێک نیگەرانن لەوەی کە ئەمریکا پارەی یارمەتی ئێجگار زۆری ڕەوانەی ئۆکرانیا کردووە. ئەمەش لەو دەمەی ئەمریکایەکان وا ڕوبەڕووی زیادبوونی خەرجەکانی بژێوی ژیان دەبنەوە. بەڵام ئەندامی باڵای کۆماریەکان گوتی بەهای دەستەوەستان بەرامبەر ڕەوشی ئۆکرانیا ئێجگار قرس دەبێت. کۆمەک بۆ ئۆکرانیا زۆر زیاتر لە ئاستی خێرخوازی تێپەڕێت. ئایندەی ئاسایشی ئەمریکا و بەرژەوەندی استراتیژیە بنەڕەتیەکانمان دەرەنجامی ئەو شەڕە دای دەڕێژێت. جا هەر کەسێک نیگەرانە لە خەرجیەکان بۆ پشتیوانیکردن بۆ سەرکەوتنی ئۆکرانیا لەم جەنگەدا دەبێت بیر لە خەرجی زۆر گەورەتر بکاتەوە ئەگەر ئۆکرانیا جەنگەکە بدۆڕێنێت. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕێگەشی بە گواستنەوەی کەلوپەلی لەشکری بە بەهای 100 ملیۆن دۆلار داوە. یارمەتیە لەشکریەکان بریتی دەبن لە 18 تۆپی هاوزەر و 155 میلیمەتر و 18 ئۆتۆمبیلی تاکتیکی بۆ ڕاکێشانی تۆپی هاوزەر و 18 لولەی تۆپ. هەوری بە ئامانجگرتنی گروپی کەمینەی دەسەڵاتدارانی ڕووسی ئەوانەی سوود لە بڕیاری سەرۆکی ڕووسی ڤلادیمیر پوتین وەردەگرن بۆ داگیرکردنی ئۆکرانیا بڕی 100 ملیۆن دۆلاری دیکە بۆ ئەو ئەرکە وەردەگرێت. هاوکات بڕی 900 ملیۆن دۆلاریش بۆ یارمەتیدانی پەنابەرانی ئۆکرانی دابین دەکرێت و هەروەها 4.4 ملیارد دۆلاریش بۆ دابینکردنی گەیاندنی خۆراک. گەیاندنی خۆراک بۆ ملیۆنەها هاوڵاتی ئۆکرانی و هەروەها بۆ ملیۆنەها هاوڵاتی دیکە لە سەرانسەری جیهان بە تەواوی لەلایەن لەشکری ڕووسیاوە کراونەتە بارمتە. پێشبینی دەکرێت ئەو یارمەتی و کۆمەکە بە خێرایی دابەش بکرێت هەرکە پرۆژە یاساکە لەلایەن بایدنەوە واژوو کرا. لە 24 مانگی دووە و داگیرکردنی ئۆکرانیا لەلایەن رووسیاوە ئەمریکا بڕی نزیکەی 54 ملیارد دۆلار کۆمەک و یارمەتی داوە بە ئۆکرانیا.